بۆ ماوەی نزیکەی کاتژمێرێک بازگەی چەمچەماڵ بە ڕووی شۆفێراندا داخرا. ئەوەش بەهۆی ئەو بارانە بەخوڕەی کە ڕووی کردوتە شاری سلێمانی و دەوروبەری لەگەڵ قەزای بازیاندا، ئەوش بە مەبەستی پاراستنی گیانی هاوڵاتیان لەبەر ئەوەی کە بارانێکی بەخوڕ باریوە و شەو و زیخێکی زۆر هاتووە سەر شەقامەکە. بۆیە بۆ ماوەی نزیکەی کاتژمێرێک بازەکە داخرا. من قسەم لەگەڵ عەقید کاروان محەممەد بەڕێوەبەری کارژێڕی هاتوچۆی سلێمانیدا کرد، باسی لەوە بکە بۆیە بازگەی تاسوڵجە و بازگەی چەمچەماڵیان داخستووە تاوەکو شۆفێران پارێزراو بن. بەڵام کەمێک لەمەوبەر قسەم لەگەڵ عەقید کاروان کرد، باسی لەوە کرد کە بازگەی تاسوڵجەیان کردووەتەوە، هاوکات بازگەی چەمچەماڵیش کراوەتەوە، هاتچۆ ئاسایی بۆتەوە لەو دوو شوێنە. ئەمە لە ئاستی قەزای بازیانە کە دەچێ بەرەو کەرکووک، واتە ڕێگای سلێمانی کەرکووکە کە لێسادا بارانێکی بەخوڕ دەبارێت. بۆیە هاتچۆی سلێمانی داوا لە شۆفێران و لە هاوڵاتیان دەکات کە بە هیچ شێوەیەک سەردانی دەرەوەی شار نەکەن. ئەگە کارێکی زۆر پێویستیان نەبێت سەردانی دەرەوەی شار نەکەن بەهۆی ئەو بارانە بەخوڕەی کە هەیە، تاوەکو مەترسی لەسەر گیانی خۆیان و کەسانی نە ئۆتۆمبیلەکانیان دروست نەبێت لە بەرەوەی دۆخەکە ناسەقام گیرە، بارانێکی بەخوڕ دەبارێت. بۆیە تاکو ئاسایی بوونەوەی ئەم دۆخە سەردانی دەرەوەی شار نەکەن لەبەر ئەوەی بارانێکی بەخوڕ دەبارێت. مەترسی کۆبوونەوەی لافاو هەیە، ئێستا بارانەکە تا بێت زیاتر دەکات، بۆیە داوا دەکرێت بە هیچ شێوەیە سەردانی دەرەوەی شار نەکرێت.